ئەگەر ئەم گەڕۆی کە من بۆ باسکردن کە ڕێڕەوێکی گرنگی ژیانی ئابووری جیهانە سینناریۆی داخرانی کارەسات لە چەند لایەکەوە ئەخڵقێنێ پرسیاری جدی سەبارەت بە کاریگەری فرەیەکانی لەسەر جیهان ئەو ڕژوێنێ لەگەڵ میوانەکەم زیاتر لەسەر ئەم پرسە قوڵە بینەوە و گفتوگۆکەین بەڕێز حوسێن خۆشنا و نووسەر و ڕۆژنامەنووس لە سندی ئوسترالیاوە لەگەڵمانە کاک حوسێن سوپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان خۆشحاڵم لەگەڵمانی کام سینناریۆ زیاتر ئەبێت هۆی داخستنی تەواوەتی یان بەشێکی گەڕۆی هورمز بەڵێ بەڵێ کاک حوسێن کام سینناریۆیە زیاتر ئەبێتە هۆی داخستنی تەواوەتی یان بەشێکی گەڕۆی هورمز من پێم وایە کە داخستنی گەڕۆی هورمز کە لەباری ئابووری و زەرۆژیانێکی زۆر گەورەی ئەبێتن بۆ ناوچەکە و بۆ ئێران پێشەموو وڵاتێک هەروەها بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری ڕاستەوخۆشی ئەبێتن لەسەر وڵاتانی وەکو ئوسترالیا و چین و ئەو وڵاتانەی تر بە تایبەتی باری ئابووری ئێران ئەمڕۆ لە هەڵومەرجێکی وادانیە کە شتێکی باش بێتن کە ئەم گەڕۆی هورمز دابقاتن چونکە وڵاتی چین سەتا 40 تا 150 سوتەمەنیەکانی یاخود پێویستەکانی لەسەر نەوتی ئێرانە کە ئەمڕۆژ ئەم بڕیارەی پەرلەمانی ئێران بۆ داخستنی گەڕۆی هورمز بێگومان پێشهەموو کە لایەنێکەوە زەرمەندی یەکەم ئێرانە بێتن من پێم وانییە بتوانن بۆ ماوەیەکی درێژخایەن ئەم کارە بکەن ئەگەر حکوومەتی ئێران ئەم بڕیارەش پسند کە ڕاستە پەرلەمانی ئێران ئەم بڕیاری پسند کردو بەڵام تا ئێستا بڕیار لەسەر حکوومەتی ئێران ماوە کە ئایا گەڕۆی هورمز داخەن بە شێوەیەکی کاتی یاخود بۆ ماوەیەکی دیاری کراو بە هەموو لایەنەکان و سینناریۆکانەوە هەموو وڵاتەکانی کەندا و ئێران بەخۆی عێراق هەروەها وڵاتی چین رووسیا وڵاتەکانی ڕۆژئاواش لەم بارە زەرمەند دەبن بە تایبەتی نرخی نەوت ئێستا لە بازارەکانی جیهاندا کە گەیشتە ئاستێکی بەرز لە خۆیەوە لەبەر ئەو ڕووداوانەی کە لە سەرەتای ئەم مانگە یاخود لە ناوەڕاستی ئەو مانگە ڕوویانداوە بێگومان زیاتر ئەم نرخانە بەرزبوونەوەیان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو بازارەکانی جیهان باشە ئەو ئەکتەرە سەرکیانە کامانان کە دەسەڵاتی داخستنی گەرەوەکەیان هەیە و پاڵنەرەکانیان بۆ کارەچین بەڕاستی ئەمڕۆ لە مەیدانی دیبلۆماسیدا شتێک نەماوە کە بتوانین بڵێن ئەمە فاکتەری ڕئیسیە یاخود ئەم وڵاتە دەسەڵاتی هەیە کە بتوانێتن ئەم کارە ئەنجام بداتن ئێران خۆی بە وەکو لە هێزێک لەو ناوچەیەوە هەروەها وەکو ئەوەی کە گەڕۆی هورمز لەژێر دەسەڵاتی ئەواندایە بێگومان خۆشیان وڵاتی ئێران و هەندێک ڕێککەوتنامەی هەن لەگە وڵاتانی دراوسێ لەگە وڵاتانەی کە بەشدارن لە ئەو ڕێککەوتنانەی لەگەڵ ئێرانە ئەمیش بەرپرسیارێشتریش هەیە بەرامبەر ئێرانەوە کە لە ئەگەری داخستنی ئەم گەروە ئێران و هەروەها وڵاتەکانی ناوچە تووشی چگرفت و ئەگەرێک هەیە لە گۆڕێ کە بتوانن ئەم کێشەیە چارەسەر بکرێن دوور بکرێتە لە مەسەلەی ئابووری و داخستنی گەڕۆی هورمز کە هەموو لایەنەکان زەرمەند دەبن بە تایبەتی ئێران و وڵاتەکانی دراوسێی من پێم وانی ئەم کارە ئەگەر ئەنجامیش بدرێتن بۆ ماوەیەکی درێژخایەن باش ئەگەر هورمز دابخرێ پێشبینی دەکرێت بە شێوەیەکی کاتی بێت یا درێژخایەن و چ ڕووداوێکیان چ میکانیزمێک یاخود چ فاکتەرێک کات داخستنی گەرۆکەیەک لای یەکاتەوە فاکتەری کات داخستنی گەرۆکەیەک لای یەکاتەوە من پێم وایە بەڵێ فاکتەری کات ئەم داخستنە ڕەتەکاتەوە یاخود ئەتوانن بە شێوەیەکی ینی بڵێن سنووردار لەوانەیە کەم بکرێتەوە بەڵام بە شێوەیەکی یەکجاری بۆ ماوەیەکی درێژخایەن پێم وانییە ئێران بتوانێت ئەم کارە بە تەنیا ئەنجام بداتن باشە دەوڵەتە زیان لێکەوتوەکان ئەتوانن چ ڕێو شوێنێکی یاسایی لە دژی ئەو لایەنە بگرنە بەرکە گەرۆکە داخە ئایا دەتوانن بە پێی یاسای نێودەوڵەتیەکان دەستێوەردانی سەربازی بکەن یاخود ڕێگری لە داخستنەکەی بکەن بێگومان وەکو دەستگای ئۆپێک و دەستگانە دەوڵەتەکانی تایبەتمەند بەم بوارەوە ئەوانیش بێگومان هەڵوێستیانە بێتن ئەگەری داخستنی گەڕۆی هورمز ئەمەش ئێران ئەخاتە بەرپرسیارێکی گەورە و لەوانەیە دەستگای ئۆپێک بتوانێت چەند سزایەک سەپێنێتن بەسەر ئێران
هەرچەندە ئێران بخۆی لە زۆربەی وڵاتەکان و هاوردەکردنی نەفت و نردنی نەفتی لێقەدەغە کراوە بەهۆی گەمارۆیەکان، بەڵام لەگەڵ ئەمەشدا لەوانەیە تووشی ئەگەری تر بێتن لەگەڵ ئەو وڵاتانێک کە هاوکاری دەکەن وەکو مەسەڵەن رووسایە یاخود چینە یا وڵاتانێک کە ڕاستەوخۆ ڕێککەوتنامەی ئابوووریان هەیە لەبارەی نەوت لەگەڵ ئێران و لەبارەی بەرهێنانی وزە، چونکە ئەم کارەی ئێران بێگومان ئەبێتە هۆی بەخستنی ئەم ڕێککەوتنامانە یاخود ئەو پەیوەندیانێکی هەیەی لەگەڵ رووسیا و لەگەڵ چین و لەگەڵ چەند وڵات تر تووشی گرفت و ئەگەرێکە بێتن و پێم وایە فشاری ئابووری زۆر لەسەر ئەو وڵاتانە دروستەبی بە تایبەتی ئەمڕۆ جیهان پێویستی بە وزەیە لە ڕۆژئاوا وزە گەیشت تا ئاستێکی وە کە بەرگری ئەوە ناگرێتن جارێکتر نرخەکانی لە بازاری جیهان بەرز بێنەوە بەهۆی شەڕی کڕواکی یاشوو بەهۆی بەڵێ باشە. هیچ پێشینێکی مێژووی هەبووە بۆ داخستنی گەروێکی نێودەوڵەتی دیکەی هاوشێوە لە شوێنێکی کە لە کیشوارێکی کە لە وڵاتێکی کە لە گەروێکی کە پێم وایە هەبووە، بەڵام بە شێوەیەکی کاتی بووە، ینی ئەوە نییە هەتا لە گەروی هورموزیش بۆ چەند جارێک ئەم هەوڵانە دراون لەوانەیە بە شێوەیەکی کاتی. باشە، ڕۆڵی ئەنجومەنی یاساییشی نەتەوەگرتووەکان لە داخستنی لە ئەگەری داخستنی گەروەکە چییە؟ ئەتوانێت هیچ بڕیارێک بدات ینی پابندکار بێ بۆەوەی کە گەروەکە بکرێتەوە؟ لە کاتی شەڕدا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش ئەگە هەر بڕیارێک ئەگەر لایەنەکان پابەندە بن بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بێگومان کاریگەرێکی وا نابێتن. ئەم پێشم وایە منەظەمی ئەو بڕیارانە کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەگەر بیداتن ئەبێ بیدا لە بەرژەوەندی ئەو وڵاتانەی کە زەرمەند دەبن، بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی تا سڕادەیەک ئێران یاخود ئەو وڵاتانێک کە ئەم کارە پەسەند دەکەن. باشە، بازدەیەکی زۆر باشە، بازدەیەکی دیکەی ئابووری ئەەکەمەوە هەر لەسەر گەروی هورموز، ینی داخستنی گەروی هورموز چ کاریگەرێکی لەسەر نرخی وزە بە تایبەتی نەوت لە جیهانە ئابێ؟ ئێمە هەمومان دەزانین مەسەلەی دابینکردنی وزە ئەمڕۆ کێشەیەکی گەورەیە لە جیهان، بە تایبەتی غاز و بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا. ئەمە ڕاستەوخۆ کاریگەریەکی زۆرەوەی بۆ وای کردووە وڵاتەکان ڕووی خۆیان بۆ بەرهێنانی وزە و بۆ دابینکردنی وزە دەن بە ئێران. ئێران لەو ئەگەر و ساتەدا ئەگەر بێت و گەروی هورموز دابخاتن، ئەمە کێشەیەکی گەورەتر ئەنێتەوە لەبەرەوەی دۆزینەوەی چارەسەرکردن یاخود شوێنێشتر یان وڵاتێشتر بۆ بەرهێنانی وزە و بۆ وەدەستێنانی وزە بۆ وڵاتانە بێتە کێشەیەکی زۆر ئاستەم لە ئانوساتێکدا کە پێش ئێستا هین کاری بۆ نەکراوە. ئەمە وەکو سوپرایزەکە بێتن یاخود وەکو کارێکی زۆر بەپەلە و بەبێ بەرنامەیە کە ئاگەر گەروی هورموز دابخرێتن. ئایا بەدیلی ئێران چییە؟ چ وڵاتێکە؟ ئێمە هەمووان زانین کە عێراق لە لیستی جیهانی 12مین لیستی هەیە، بەڵام لە بەرهێنانی وزە لە لیستی سلێمیندایە، کەواتە وڵاتێکی وەکو عێراقیش کە خاوەن وزەیەکی زۆرە، بەڵام ڕاستەوخۆ ئەمان بۆ بەرهێنانی وزە و بۆ بەدەستهێنانی وزە احتیمالی کولیان لەسەر ئێرانە کە بۆ کڕین وزە لەو ناوچەیە. باشە، زیانە ئابووریە مەزەندەکراوەکان بۆ ئەو وڵاتانەی کە زۆر پشت بە کەشتیوانی لە ڕێگەی هورمزەوە بەسن وەک دەوڵەتانی کەندا و ئاسیا چی دەبێت؟ ئەمە بوارۆکو باسم کرد، ئەمە بێگومان ئەمە ئێران تووشی گرفتێک کە لەگەڵ پەیوەندەکانی لەگەڵ ئەو وڵاتانەی کە بۆ مەسەلەی وزە گەروی هورموز بەکاردێنن، تەنیا رووسیا و چینین بەڵکو وڵاتانی عەرەبیشن، ئەو وڵاتانێک کە ئەم گەروە بەکاردێنن بۆ هاوردکردنی وزە و بۆ کڕین و بۆ هەر بە تەنیا وزەش نییە لە گەروی هورموز کە ئەم ڕێگایە دەگرنە بەر، بەڵکو هێنان و هاوردەکردنی گەلوپەلی تریشە بۆ وڵاتانەی دەور و پشتی ئێران و لە گەروی هورموزەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆنیان یاخود بۆ ڕۆژاوە. زۆر باشە. بەدەر لە بازاری وزە داخستنی هورمز چۆن کاریگەری لەسەر نرخی کاڵا گشتیەکان و هەڵاوسانە بێت لەسەر ئاستی جیهان بە تایبەتی خۆراک؟ ئێمە دەزانین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی وڵاتان زیاتر کەرستەکانیان هاوردە دەکەن لە وڵاتەکانی دیکە وەکو چین، وەکو هند، وەکو
ئەو وڵاتانەی کە زیاتر وەبەرهێنانیان هەیە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باری وەبەرهێنان ئەوە زۆر کرد لەبەرەوەی وڵاتەکان حکوومەتەکانیان کێشەی ئابوووریان یاخود ئەتیمادی کولیان لە ئابووریان لەسەر وەبەرهێنانی وزەیە باری وەبەرهێنان لە وڵاتانەی دەورە ئەو ناوچەیە لەسەر وەبەرهێنانی وزە نیە لەسەر بەرهێنانی وزەیە لە وەبەرهێنان نییە ئەو وڵاتانەی کە هەموو کەرستەکان نۆکو خواردن و کەلی تر هەمووی هاوردە دەکرێتن لە وڵاتەکانی تر بۆ ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود ئەو وڵاتانەی کە گەروی هورمز بەکاردێنن بۆ هاوردەکردنی ئەمانە هەر هەمویان زەرمەندە بن وڵاتەکانی کەنداوە عێراق ئێرانە ئەو وڵاتانەی کە وەکو مسرە مەغریبە جەزائیرە ئەمانە هەمویان وەکو گەرنتی یاخود وەکو بەشێکی سەرەکی یاخود دەماری هاوردەکردنی کەلوپەل و خواردەمەنی و ئەو پێداویستیانیان لەسەر گەروی هورمزە بڵێ پرسی داخستنی هورمز پەیوەندی بە جەنگی شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانەوە هەیە ینی هەموو ئەو دۆخە مەترسیدارێک کە هەیە و ئەگەرەکرێ کە ینی ئەگەرەوە ئەگەری ڕوودانی هەیە پەیوەندی بەم جەنگەوە هەیە داخستنی هورمز چ کاریگەرێکی لەسەر هاوڵاتەکانی دانووسانە بێ ئایا دەبێتە کارتی فشار بەدەست ئێرانەوە بێگومان ئێران توانێ ئەم کارتە بەکار بێنێ بەڵام هەموو وڵاتانی دنیا و هەموو ئەو سیاستمەدارانەش ئەزانن کە خۆی ئێران لە خۆیەوە زەرمەندی سەرەکی ئەم بارودۆخەیە بەڵام لە مەسەلەی بۆ دانیشتن بۆ مەسەلەی ئاشتی و یاخود کەمکردنەوەی ئەو گرژیانەی لە ئاسدایە ئەتوانێت ئێران وەکو فشار بەکاری بێنێ بەڵام پێم وانییە کاریگەرێکی ئەو تۆی هەبێتن چونکە ئێران خۆی لە خۆیدا ناتوانێت بۆ ماوەیەشی دوور و درێژ گەروی هورمزدا بخاتن کارتێکی فشارە بەڵام کاتیە ئەتوانێت هەندێک دەستکەوتی سیاسی یاخود هەندێک دەستکەوت لە کاتی دانوستاندنەکاندا و دەست بێنێ بە تابەتی لەلایەن ئەو وڵاتانەی کە ئەو وڵاتانەی کە گەروی هورمز بە شێوەیەکی زیاتر بەکار کەواتە دۆخەکە ئاڵۆزتر دەکا من پێم وایە بەڵێ دۆخەکە ئاڵۆزتر دەکاتن و ئەبێ لەسەر مێزی دانوستاندن ئەو وڵاتانش کە گەروی هورمز بەکار باشە وەڵام کەم وەرگرت دەستخۆش داخستنی هورمز چۆن کاریگەری لەسەر ڕەوتی ئۆپراسیۆنە سەربازیەکانی نێوان ئێران و ئیسرائیل هەیە ئایا ئەکرێ هێرشکردن یان پەرسەندنی ململانەکان زیاتر بێ کامیان ینی ئەگەری زیاترەیە پەرسەندنی ململانەکان بێگومان زیاترە بێتن لەبەرەوەی دوای هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر بەندەری عەباس لە ئێرانەوە و ئەروە هەڕەشەکردنیان لەسەر ئەوەی کە کارێکی وە ئەنجام بداتن پاشماوەی خراپیە بێتن لە باری جەنگەوە لەوانەیە وەکو ئەمریکا و یاخود ئیسرائیل هەندێک شوێنی تریشی کە ئێران وەکو وێزگەیەکی یاخود وەکو دەواازەیەکی ئابووری سودمەند بێلەی لەوانێت تووشی هەڕەشە بنەوە لە کاتی ئەگەری داخستنی گەروی هورمز بێگومان ئەمەشە بێتەوە ڕەتفعلێکی تر لە وڵاتانەی کە زەرمەند دەبن هەروەها ئێران بە ئەنجامدانی ئەم کارە لەوانەیە پاڵپشتی چەند وڵاتێکی کەندا و یاخود وڵاتە ئیسلامیانە و هەروە ڕوسیا و چینیش لەدەست بداتن ئەگەرەوانیش بۆ ماوەیەکی زۆر تووشی زەرمەندێکی ئابووری گەورە بن زۆر باشە لە دۆخی ئێستادا ئەگەر ئێران گەروەکە پەک بخا وەڵامی چاڕوانکراوی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا چی ئەبێ بێگومان ئەبێ شوێنشتر بدۆزنەوە ئەبێ بەدیلێک بدۆزنەوە بۆ ئەوەی هورمز لەبەرەوەی هیچ وڵاتەکان ئەو وڵاتانی دنیا وڵاتانی جیهان و ڕۆژاوە بە تایبەتی باری ئابووری و وڵاتەکانیان تووشی شکست دەبێت تووشی زەرمەندی زەرێکی زۆر بۆ وڵاتانی کەندا و چۆنە بێ بێگومان هەر وەک باسم کرد وڵاتانی کەندا و دەماری سەرەکی بژیوی ژیان و خەڵک و ئابووری وڵاتەکە لەسەر گەروی هورمزە لەبەرەوەی هەروەها هاوردەکردنی خواردن و کەلوپەلی تر لە ڕێگای گەروی هورمزە ئەگەری داخستنی گەروی هورمز وڵاتانی کەندا و یەکەمی زەرمەند دەبن لەو مەسەلەیە لەبەرەوەی وڵاتی وەبەرهێنەر نین تەنها وڵاتێکن کە دەماری ئابووریان لەسەر وزایە کەواتە ئەمە کاک حوسێن ینی بازنەی ناڕەزایەتیەکان ینی دژی ئێران زیاتر ناکە وڵاتانی کەندا وڵاتانی ئەوروپا چین ڕوسیا
دۆستەکانیشی نیگەرانکە. بێگومان لە هەموو لایەنەکانەوە ئەگەر سەیری بکەین وڵاتانی کەندا و بێگومان تووشی زەرێکی زۆرە بن، زەرێکی ئابووری زۆرە بن، ینی زیان بەخشێکی گەلێک گەورەیە بۆ وڵاتانی کەندا، بە تایبەتی وڵاتانەی کە سەرچاوی داهات و ئابووریان لەسەر وزەیە. ئەگەر ئێران ئەم کارە بکاتن بێگومان ئێران پاڵپشتی یاخود حتا نەک هەر پاڵپشتی بڵێن وەکو پاڵپشتی ئێرانیان کردو بە تا ئێستا، بەڵکو بە شێوەیەکی نێوگیری ماونەوەتەوە تا ئێستا لە پاڵپشتی ئەم لایەن کردو لە قسەکانی تۆ تێگەشتم داخستنی گەرەوەکە ئەتوانێت ببێتە هۆی دەستێوەردانی سەربازی فراوانتر لە ناوچەکەدا، وایە؟ بەڵێ لە هەمان کاتیشدا سیناریۆ هەیە ئەتوانن هێزەکانی وەکو ئەمریکا ئەتوان دەست بەسەرگروی هورموز دابگرن بە شێوەیە کە ئێران نەتوان دای بخاتن. باشە، هەڵوێستی چاوەڕوانکراوی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و بە تایبەتی ئەو وڵاتانی کە زۆر پشت بە هەناردەی نەوت و گاز ئەبەستن لە ڕێگەی گەروی هورمزەوە چییە؟ ینی بۆ ئێستا تا ئێستا هەڵوێستێکی ڕوونیان نییە. هەموو ئەو وڵاتانە داوای دانوستاندن و گفتوگۆەکەن کە بۆ دانانی ڕێگە چارەیەک بۆ ئەم کێشەی کە ئێستا لە ئارادایە، بە تایبەتی دوای پەرەسەندنی ڕشە ئاسمانیانەی دوێنێ و ئەمڕۆ ئەنجام دراون. هەموو وڵاتانە داوای دانوستاندن نەکەن و داوای ئەوەکەن کە هەردوو لایەن دان بەخۆیاندا بگرن و لەسەر مێزی گفتوگۆ بتوان کێشەکانیان چارەسەر بکەن. بێگومان کۆمەلگەی دەوڵەتیش لەم مەسەلەیەوە فاکتەرێکی کاریگەرە بێتن و هەر ئەبێ لەسەر مێزی دانوستاندن ئەم کێشەیە چارەسەر بکرێت، چونکە هیچ لایەنێک لەم شەڕەیە سەرکەوتو نابێتن و بەڵکو هەموو لایەنەکان زەرمەند دەبن. ئەم شەڕێکی کەواتە داخستنی گەروی هورمز ینی ئاراستە دیبلۆماسیەکان یاخود هەوڵەت دیبلۆماسیەکانیش پەکەخە. بێگومان ئەمە ئەبێتە کێشەی زۆر گەورە، چونکە ئەم شەڕە تەنها شەڕی دوو وڵات نییە. لە کاتێکدا ئەم شەڕ ئەگەر درێژە بخایەنێتن هەموو وڵاتەکانی ناوچەکە و بە تایبەتی وڵاتانی کەندا و رووسیا و چین و وڵاتانی ڕۆژاوا هەموو لایەنێک زەرمەند دەبن لەبەرەوەی ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی وزە و دروستکردنی کێشەی ئاڵوگۆڕی بازرگانی بۆ هەموو لایەکەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز حوسێن خۆشناو نووسەر و ڕۆژنامەنووس لە سندی ئوسترالیا و لەگەڵ مامی سپاس بامادەبوونی بەڕێستان کاک حوسێن.